باوکی محمد فرم براز یکم. مام ساجان سلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی محمد برای عزیز. زۆر سپاسەکە مام ساجان. خۆی گەورە سەلامەتتان کەم سپاسی جەناب. با قوربان مام سا عزیز من پرسیارێکم هەیە. فەرموویان سلام عليكم. والله مامۆسا من مدەیە تقریبا 6 مانگ لەمەوە پێش باوکم عمری خۆی کردووە. یا ڕەبی خاڵی خۆش بێ. با قوربانم بێ ئەجا بەیەکۆی لە خانوویەکان سبحان الله وتەی باوکم عمری خۆی کردووە دەسەبەم بۆ ئاتوونەوێ بە خۆڵ. بەڵێ. ئیتر وتم یەک دوو پرسیاریکەشم لە مامۆسای بەڕێزی وەکو جەناب کردو بەس حەزم کرد وەکو شتێک هینێکم بۆ ڕوونکردنەوەیەکم بۆ بێ مەمنونە بە مامۆستا لە جەناب دەکەم ساحب جەنابی سەلامەت بیاخوا. بەس کاک محەممەد تۆ هەمان پیشەی جاران دەکەی هەمان ئیشی جارانت هەیە کە باوکت بە ڕەحمەت بێت لەمە ژیانە مابوو بەیەکەوە بوون. ئێستا بێ بازاڕی و شتە ڕووی تێکردووی. مامۆسا بێ بازار و بێشت بڵێ بەس جاران وانە بم سبحان الله باوکم 6 مانگ عەمری خۆی کرد لەو کاتەوە دەسم قوفڵ بووە. هیچم بۆ ناکرێ مامۆستا. ئینشاڵڵا ئەو بابەتێک نییە کە دڵی خۆتی پێوەتەنکەی من ڕوونکردنەوەیەکت دەدەمێ زۆر بەجددی وەریگرێ ئینشاڵڵا لەو ئەمە ڕزگارت باشە مامۆسای گیان لە باوکی شت باشە مامۆسای گیان بە قوربانم باوکی محەممەد دەڵێ 6 مانگە باوکم بردووە یا ڕەبی خوا لە باوکت خۆش بێ لەو کاتەوە هەز دەکەم یعنی زێڕ بکڕم وەکو بخۆڵی لێدێ کاکە محەممەد ئەوە مەخەدڵی خۆتەوە لەوە چێ کاکە محەممەد لە دوای تەعزیەی باوکتەوە ساد ئینسان بەڕاستی کاتێککە باوکی ئازیزی لە دەست دەدا کە سەرێکی گەورەیە دڵ بە خەمێکی گەورەیە دڵخۆشی جارانت نامێنێ هەتا خوا سەبووری دەدا هەتا لە چونکە ئەوە لە ماڵێکی شابەیەکەوە ژیاون بڕواتە بە ساڵێکیش بەرن نادا ساڵێکیش بۆ ئەزانی لە دنیایەکی خەونەکەی ئینشاءڵڵا ڕزقت سوار نییە دوعای خێر بکە زۆر بڵێ یا غەنی ئەو کەسێک کە دەوڵەمەندی یا الله یا ڕەزاق ڕزقم بدەی خوا پشت و پەنام هەر تۆی خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانم لێ بکەیەوە زۆر ذکری ئەستەغفر الله بکە زۆر سڵاوات لەسەر پێغەمبەر بدە صلی الله علیه وسلم ئەمانە زۆر نوێژی سنت بکە زۆر شەو نوێژ بکە لە بەربانگانی ڕەمەزانە دوعا بکە و دڵنیا بە ڕزقت نەبەسراوە ڕزقت سوار نییە ڕزقت هەروە خۆیەتی بەڵام گۆڕانکاری و حکومەت و وڵات و ئەمانەمان ئەوە بۆ عامی خەڵک وایە نەکرد بۆ تۆ بەڵام وەفاتی باوکت بەدڵنیایە و تەسیری دەرونی هەیە و ئەو کاریگەریە دەرونێژ وای کردووە کە دڵ دۆک و جاران خۆش نەبێت ئینسان کە بەدڵی خۆشیەوە کەسابەتی نەکرد ئەویشی بۆ نایە بەڵام هەمووی چاک دەبێتەوە باوکی محەممەد ئەوەی کە پێم وتی جێبەجیان کە ئینشاءڵڵا دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە تۆش و لە ئێمەش و لە هەموو ئیماندارانی ئومەتی محەممەد دەکرێتەوە صلی الله علیه وسلم.